لە بێوم کاتتان باش. ڤایرۆسی کۆرۆنا چی بەسەر کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان هێناوە. سەیرانگا و هاوینە هەوارەکان بەسەر دەکەینەوە کە تێیدا لە گەشتیار خاڵین نمونەی چەندین وڵاتی گەورەی جیهان وەرەگرین کە داهاتیان بە ڕێژەیەکی زۆر پشتی بە کەرتی گەشتیاری و گەشت و گوزار بەستووە. لە بنکۆڵی ئەم جارە لەسەرم پرسە لەگەڵمان بن. ئێرە سەیرانگای سەرچنارە لە شاری سلێمانی ڕۆژەکە هەی نییە. ڕێگا بە هیچ کەسێک نادرێت بێتە ئەم شوێنە دڵفڕێن و پڕیادگاریەی دانیشتوانی سلێمانی. کورسیەکان لە چاوەڕوانی هاتنی میوانێکدا تەواو بێ ئۆقرە بوون. قاز و مراویەکانی ناو ئاوی سەرچنار بێجگە لە هاژەی ئاوی سەیرانگاکە دۆستێکی دیکەیان نییە. لە سیمای ئەوانیشدا بێزاری دەخوێنیتەوە. تەنینی تەونی جاڵجاڵۆکە ئەومان پێ دەڵێت کە زیاتر لە مانگێکە ئێرە بووە بە چۆڵەوانێکی تەواو. لێرە کەسم نەبینی. لەم پرۆگرامەدا سەیرانگای دووکان، هاوینە هەوارەکانی گەلی عەلیبەگ و بێخاڵ، هاوینە هەواری ئەحمەداوا و سەرچاوی زەڵم بەسەر کراونەتەوە. دەچینە سەیرانگای دووکان. ماوەی 2 وەرزە سەیرانگاکە گرفتی گەورەی هەیە. ساڵی ڕابردوو بەهۆی سەرڕێژبوونی بەنداوی دووکان زۆرێک لە کەپرەکان بوون بەژێر ئاوەوە. بۆ ماوەی نزیکەی 2 مانگ کاسبکارانی ناوچەکە زیانیان بەرکەوت. ئەم ساڵیش کۆرۆنا هیچ دەرفەتێکی کارکردن و پێشوازی گەشتیاری نەهێشتۆتەوە. هەرچەنە ئامادەکاری دەکرێت بۆ دۆخی دوای کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا بە تەواوی. ئەمامە سڵاوت دێبێ ساڵی پێشوو بەهۆی سەرڕێژەکەەوە ساڵی پێشوو بەهۆی هەموو ئاو بوو. ئەم ساڵ کۆرۆنا یارەوە قسەی تۆ چییە؟ وەڵی لەخوای بەزیاد بێ هەموو شتێک سەلامەتی ئینسانەکانە و شۆنە کوردستان شکر سەلامەتە ینی هەمووی دێنێ مادە ئەوە نییە ینی زەرەتمان لێکەوتەوە بەڵام لەخوای بەزیاد بێ هەموو شتەکان فیسەبیلی یەک زەلام ناکە. لەخوای بەزیاد بێ کە سەلامەت بووین و کوردستان سەلامەت بێ یەک کێشەمان زەرەت پڕە بێتەوە خوا پڕیەکاتە. قوربان ئێستا ئەوانە هەموو کەپر بوو بردوێتی پارە ئەو ڕزە ئەو تەختی هەموو کەپر بوو. سێنزە کەپر بوو بردوێتی ئەو ساڵکتیان بیکەنەوە. ئەم زاڵەوە کورۆنە بەسەر دەهات تا ئێستا بۆمان نەکراوەتەوە. ئیشەڵا گەدەی زۆر بوو کەپرەکانی هەڵکەن. بەڵێ لەوەی دانە ئەوە دیوارشتە هەموو ڕووخابوو ئێستاوە چاکمان تامیرمان کردو ئەم ساڵەکە نیازمان نەبوو زۆر شتی تێدا بکەین ئەم ساڵ بەڵام لە ماوەی ئەو مەرحەزەرەوەدا ئیشوشتیش ڕاوەستا لەبەرەوە وەزعی هەموو شتەکان وەستایسا و ئەو دیوارە زیادەیە لە پێش ئینەکەیدا پیان وتن تێچیدا ئێستا ئەمڕەکەەوە هاتوون تێچی دەدەین ناشرین نەلەیان. بەتەمەن ژەوەکردنەوەی کەپرەکانین چاچیکەن بۆ دوای جێژن ئەو وەزع کۆتایی بێ بۆ هەموو لایەک و گەشتیاران بە سەلامەتی سەردان بکەن و بێنە شوێنە گەشتیارانە ئیشەڵڵا. پلانتان هەیە بۆ دوای جەژنی ڕەمەزان ئیشەڵڵا ئامادەکاری بکەین و جوانکاری بکەین ئیشەڵڵا خۆشی هەموو لایەک سەردان بکە بۆ ئێرە. زۆر باشە جەنابە لەدایک بووی دوکانی؟ بەڵێ. لەو کاتی کە ببیرت دێت بەڕاستی ژیان هیچ کاتێ زروفی ئاوات بینیوە کە ئاوا چۆڵ ببێ گەشتیار نەتوانێت بێتە دەرەوە؟ نەوەڵڵاوە بۆ یەکەم جارە پەتایکی ئەوە هەبێت بۆ یەکەم جارە لە تەمەنمە شتیوە تا چەندە بێزاری کردو بێت تاقەتی کردو لەخوا بە زیاد مهم وەزعەکە لە کوردستان بەعام شکر باشە لەخوا بە زیاد بێ وەکو بێزاری هەموو کەسێک ناچێتە دەرەوە وەزعەکە تۆزێک لای ناخۆشە بەڵام وەک سەلامەتی لە هەموو شتێک پیرۆسترە و باشترە لەخوا بە زیاد بێ وەزعی کوردستان بەعام بەرەو باشیە ڕۆ باشە شکر. وەرزی ڕابردوو ئەگەرچی بەهۆی سەرڕێژبوونی بێڵماوسی بەنداوی دووکان و دروستبوونی لافاو کە زیانی بە چەندین ماڵ و کەپر و پرۆژی گەشتیاری گەیاند بەڵام لە هەمان کاتدا سەرڕێژبوونی بێڵماوس بووە هۆی ئەوەی 500,000 گەشتیار سەردانی دووکان بکەن. بە پێیوتەی قایمقامی قەزای دووکان دوای یەکێک لە پرۆگرامەکانی بنکۆڵ کە لە 9 چواری 2019 ساڵی ڕابردوو پەخشکرا لێژنەیەکی تایبەت بۆ خەمڵاندنی زیانەکان و دووبارە پشکنینی بەنداوەکە پێک هاتبوو. گەلەوەی کە توێژێکی موچەخۆریتایە ژێیانی خەڵکی ناوچەکە بە زۆری لەسەر ئەم پرۆژە گەشتیاریانەیە بەکرێدانی و ئیشکردنیان لە پرۆژەکانە و دووەمیش بازاڕی ناوخەزای دوکانە ئەو ئاڵوگۆڕی کە گەشتیار ڕۆکاتە ئەم ناوچە لە چێشتخانەکان و لە دوکان و مارکێتەکان ئەم ساڵی ڕابردوو بەهۆی سەرڕێژکردنی بێڵماوسەوە
زۆربەی پرۆژە گەشتیارەکانمان داخرا نەتوانرا وەکو پێویست سوودیان لێ بنوورێ بەڵام بازارمان هەبوو ژمارەیەکی زۆر گەشتیار ڕێکرد ناوچەکە لە ڕووی ئابوووریەوە تقریبان ئەتوانین بڵێن حدێکی وەسەد و بەڵام ئەم ساڵ بە کۆی گشتی پرۆژەکان داخراوە کاتە توی بڵێن 2 ساڵە نەهاتە بۆ کەرتی گەشتگوزاری دوکان ئەم ساڵ بڵێن لە ساڵی ڕابردوو لە 150 ئەتوانین بڵێن پرۆژە گەشتیاریەکان 170 دین بووە ینی ناتوانێت سوودی دەبینرێ و ئێمە لە ساڵی ڕابردووە بەس لە نەورۆزە 250,000 گەشتیار سەردانی ئەم ناوچەی کردووە کە لە کاتێکە پرۆژە گەشتیارەکانیش بەو شێوە بووە لە ماوەی مانگی سەرڕێژی بێڵماوسە 500,000 کەس سەردانی سەرڕێژی بێڵماوس و سپێڵوای کردو بڵێ ساڵی ڕابردوو تقریبا ئەم کاتانە بۆ لەگەڵ جەنابە گفتوگۆمان کرد دیمانەکانی ژەهێنینەوە دایانین بەس پێم بڵێ تا چەندە قەرەبووی ئەو خەڵکە کرایەوە کە زیانی لێکەوتوو من و جەنابێت لە شوێنی زیان لەکەوتەکان گفتوگۆمان کرد چی کرا بەڵاست ئێمە لە دوای ئەو چاوپێکوتنەی بەڕێزی ساڵی ڕابردوو لەگەڵ لیژنەیەکی پەرلەمانی لە لیستە کوردستانیەکانی خۆمان لە پەرلەمانی بەغا سەردانی ئەمایان کرد و لە ڕێی حکوومەت یاریمیشەوە داواکەن لە نوێنەرانی حکوومەت یاریێم داوا بکەن کە بە زووترین کات قەرەبووی و خەڵکە بکرێتەوە و ئەو لیژنەی نۆژەنکردنەوە و دیاریکردنی ئاسی سەلامەتی بەنداویش سەردانی دەکرد باستان کە دوای پرۆگرامەکەی ئێمە هاتن کەواتە توانی ومانانی کاریگەر بین بۆی لیژنێک بێت سەردانی ئێرە بەڵێ بەحقەت ئەمە دیمەنی ساتەکانی سەرەتای پڕبوونی بێڵماوسی بەنداوی دوکانە کە دوای زیاتر لە 30 ساڵ بۆ جاری دووەم دیاردەی سەر ڕێژبوونی بەخۆیەوە بینی ئەمەش دیمەنی ئێستای بەنداوەکەیە کە ئاستی ئاوەکە 9 مەتر بەستونی لە ساڵی ڕابردوو کەمترە سەر ڕێژبوونەکەی ساڵی پێشوو هەموو پیسیەکانی ناو بەنداوەکەی لەگەڵ خۆی برد بەڵام ئەم ساڵ پاشماوەی گەشتیاران پێش دۆخی قەدەغی هاتوچۆ هەر بەسەر ئاوەکەم ماوەتەوە ناشتوانرێ بە ئاسانی پاک بکرێتەوە ئەم ئاستە بەراوردکەن لەگەڵ ساڵی پارە نزیکەی 9 مەتر بەستونی دەریاچەکەمان نزمترە پار ئەم حەلانە نزیکەی 7 ملیار و 300 ملیۆن مەتر سێجە ئاو لە دەریاچەکە بوو ئێستا 4.6 ملیار مەتر سێجە ئەو لە دەریاچەکەدایە بەنیسبەت بەنداوی دوکانەوە ئاستێکی نۆرمەڵە زۆر چاکە بۆیە بە ئێمە بەراوردیشی زۆر ناکەین لەگەڵ ساڵی پارە بەڵێ دۆخەکە ئاساییە و وەسعی ئاو زۆر باشە بێ ئاوی نییە و هێشتا مانگیشمان ماوە تاکو کۆتایی پێنجە بە خەز نەکەین پارەم کاتە ڕۆژانە ڕەنگە 100 تەلەفۆنتان بۆ بەهاتای بۆ تەکلیفەوەی بێنێرە بەڵێ کۆرە هەر لەوانەوە بڵێ باشە ئەگەر پێم بڵێ تا چەنە بەنداوەکە سەلامەتە ئەوترا لیژنەیە گێت نازانم هاتن پشکنینیان بۆ کرد ئەگەر گەشتیار دوای مانگی ڕەمەزان هاتەوە بەنداوی دوکان هیچ ترسێکی نەبێ لە سێفتی سەلامەتی بەنداو بەڵێ ئێمە بابەتێکمان هەیە لە بەنداوە لە هەموو جیهانە پێوتری سیفتی ئیڤالویشن یعنی نرخاندنی دروستی بەنداوەکە ئێمە پار بە فرسەتمان زانی حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە پارەیەکی بۆ تەرخان کردین کۆمپانیایەکمان هێنا دوای پڕبوونی ئاوەکە و لێبوونەوە لە پڕبوونی ئاوەکە تەقیمێکی سەلامەتی بەنداوەکەمان کرد و ئاستەکەی زۆر دروست بوو هیچ کێشەیەکمان نییە. لە سنووری گەشت و گوزاری پارێزگای سلێمانی 160 کۆمپانیا و نووسنگە و بریکاری گەشتیاری و 206 هۆتێل و مۆتێل و زیاتر لە 300 ڕێستۆرانت و شوێنی فاست فود هەن. کۆمپانیای گەشتیاری هەبووە لە ماوەی مانگی ڕابردوودا $1,300,000 زیانی هەبووە. بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی دەڵێت یەکەم سێکتەر زیانی گەورەی بەربکەوێت گەشت و گوزارە. خاوەنی نووسنگە و کۆمپانیا و گروپەکانی گەشتیاری ئەڵێن ئەگەر لە ساڵێکە 5 گروپی گەشتیاری نەهێنن ئەوە مۆڵەتیان بۆ نوێ ناکرێتەوە. ئەمە گرفتێکی گەورە نییە؟ ئەوە خەریکە نیوەی ساڵ تەیە پەڕێبەتەوێتی وەرزی گەشتیاری کە مانگی 34 وەرزێکی زۆر گرنگە بۆ ئەوان لە هاتن و چوون لە هێنانی گروپی گەشتیاری نەشیان هێناوە نەیانتوانیوە. چی ئەکەن بەڕاستی ئەگەرەوان نەتوانن لەو ساڵەیە 5 گروپ بێنن مۆڵەتیان بۆ نوێ ناکەنەوە چۆن بۆیان چارەسەرەکەن؟ بۆ خۆت دەزانی هەموو سێکتەرە گەشتیارەکان چ ئەوانەی لە بواری فڕۆکەوانیە کار دەکەن کە کاری بلیت بڕین و ڤیزە و ئۆنلاین و ئەوانە کاریان کردو تکت بڕین بە تایبەت ئەمانە دەتوانم بڵم زیانیان زۆر بەرکەوتووە کۆمپانیا گەشتیارەکان بریکار نووسنگە هەموو خاوەن پرۆژە گەشتیارەکان بە پێی ڕێژە زیانی زۆریان بەرکەوتووە من بۆ نمونە
کۆمپانیای گەشتیاری هەیە ڕەنگ بێ من لەگەڵی پەیوەندیم کرد بێ کە لێم پرسی بێت لەوانەی کە لە بواری ئێرلاینەکان کار دەکەن بۆی باس کردوم کە لە ماوەی ئەو 35 ڕۆژەدا ڕنگ بێ ملیێنێک و 300,000 دلار زیان بەر کۆمپانیاکەی کەوت بێ. ئێمە لە دیراسە و لە هەڵسەنگاندن داینوە پێشنیاریشمان کردو بەڕاستی دەبێ دەواازەیەک هەبێت بۆ ئەو خەڵکانی کە زیانیان بەرکەوتووە کە چۆن بتوانن ئەم ماوەیە کە زیانیان زۆر بەرکەوتووە لە ماوەی مۆڵەتەکانیان خۆش ببین لە باج و ڕسوماتەکانیان خۆش ببین لە کرێ ئێمە چەندین پرۆژەمان هەیە ڕنگ بێ ساڵانەکەی 90 میلیۆن دینار بێت کە کرێ دەبێ بدا بە ئێمە ئەو دوو مانگە کاریازمان کردووە هێشتا نەبووە بەڵام ئێمە بڕیارێکی زۆر بەهێزە. بەڕێوبەری گەشت و گوزاری دوکان ناوچە گەشتیاریەکان بەسەر دەکاتەوە بە پێی وتەی ئەو خاوەنی ئەم شوێنە گەشتیاریە ساڵانە نزیکەی 40 میلیۆن دینار دەدات بەلایانی پەیوەندیدار لە حکوومەت لە بەرامبەر دروستکردنی چەندین کەپری گەشتیاری و بەکرێدانی لە دوکانەوە بۆ سەیرانگاکانی دەڤەری سۆران. لێرە ئەگەرچی پلان هەبوو بۆ دروستکردنی 3 شوێنی گەشتیاری دیکە، بەڵام ڤایرۆسی کۆرۆناوای کردووە تەواوی هەر 40 شوێنە گەشتیاریەکەی ناوچەکە چۆڵ بن و خەڵکێکی زۆریش لێرە بێکار ببن. کۆرۆنا چ زیانێکی لە گەشت و گوزاری ناوچەی جەنابتان داوە بەڕاست؟ کۆرۆنا بۆتە هۆکاری ئەوەی کە ڕەوشی گەشت و گوزاری لە دەبەری سۆران بەهاتە قەزای سۆران ڕەواندە زمێگە سۆر چۆمان بە تەواوی پەک بخاتووە جوولەی یەک گەشتیاریش نەمیدرێت لە تەواوی شوێنە گەشت و گوزاریەکان. ئێمە سەروی 35 بۆ 40 شوێنی گەشت و گوزاریمان هەیە دەبینین هەموویان چۆلن لە هەرچە قەزا وای کردیا تەواوی ئەم سێکتەرە پەک بخات و خەڵکێکی یەکجار زۆر بێکار بێت و تەواوی شوێنە گەشت و گوزاریەکانیش دابخرێت. توانی وتمان لە ڕابردوودا سەرکەوتنی باش بۆ دەستبێنین بەتایبەت لە بێخاڵ لە گەلی عەلیبەگ ئێستاش لەگەڵدا بێخەریکی نۆژەکردنەوەی دەوروبەری تاپکی گەلی عەلیبەجین و لە جونجان دەستمان پێ کردووە و لە ڕێگەی کەتی تایبەت لە ڕێگەی پرۆژەکانی وەبەرهێنان خۆشبەختانە خەریکین لە ئایندەیەکی نزیک 2 بۆ 3 پرۆژەی گرنگی گەشتیاری لە ناوچەکە دێنە دروستکردن کە بە تاکەی ڕەوشی گەشت و گوزاری لەم دەبەرە بەرەو ئاراسەیەکی باشتر دەڕوات. دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە ڕێگەی ڤیدیۆ ئۆنلاینەوە لە کۆبوونەوەکانی بەردەوامە ئەوان دەڵێن سوپاسی ئەو کەسانە دەکەن کە بێ بەرامبەر هۆتێل و مۆتێلەکانیان داوە بە حکوومەت بە مەبەستی بەکارهێنانیان بۆ کارنتینە. وتەبێژی دەستەکە ئاشکرای دەکات کە لیژنە بۆ خەمڵاندنی زیانەکان پێک دەهێنرێ کە لە ڕووی گەشتیاریە دروست بووە. ئەوەش لە کاتێکدایە کە لە وەرزی نەورۆز و بەهاری ڕابردوو 243,000 گەشتیار ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. 3 میلیۆن دۆلاریش داهات هەبووە. ئێمە لێژنە پێک دەینین بۆ بەدواداچوون و هەڵسەنگاندنی زیارەر و زیانەکانی شوێنە گەشتیاریەکان ڕەنگە لە ئایندە ئەمەش ڕابگەێنین و لە ئێستاکەوە سەرقاڵی ئەوەینە چۆن خۆ ئامادەکەین کە دەست بە جم و جۆڵی گەشتیاری بکەینەوە دوای نەمانی ڕێگری هاتوچۆ دوای کردنەوەی بازگەکان دوای ئاسایی بوونەوەی هاتوچۆ ناوبەینی شارەکان. پێمان وایە لە قۆناغیەکە مەگەر هیچمان پێ نەکرێ هاتوچۆی گەشتیاری لە ناوبەینی شارەکانی هەرێمی کوردستان ئاسایی بکەینەوە و ئەو شوێنە گەشتیاریانەی کە تاکو ئێستاکە بە فەرمی داخراون بە فەرمی بکرێنەوە دەرگا بە ڕووی گەشتیارە بکرێتەوە. ئەمە زیاتر دوای جێژنی ڕەمەزان دێت چونکو زۆری نەما دەکەوینە ناو ڕەمەزان ڕەنگە مانگی ڕەمەزانیش هەروەکو مانگێکی کەرەنتینە حسابە بە نسبەت کەرتی گەشتیاریەوە جوو جۆڵی گەشتیاری تێدا نامینێ. زۆر باشە تا چەند گەشتبینی دۆخەکە بەرەو دۆخێکی ئاسایی بڕواتەوە و دوا پەیامی بەڕێزی شت ببیستم. دۆخەکە دەڕواتەوە بەرەو ئاسایی بوون بەڵام زۆر بە شوێنەی و لە سەرخۆ چونکە کە بارودۆخەکەش ئاسایی دەبێتەوە هەموو خەڵک وەکو جاران مامەڵە لەگەر یەکتر ناکە مامەڵە لەگەر شوێنەکان ناکە متمانە هەتا ئەو بارودۆخ و ئەو متمانە دەگەڕێتەوە ماوەکی درێژی دەوێت. زیانەکانی کەرتی گەشتیاری زیاتر لە وڵاتانە بە دەرکەوتون کە بە ڕێژەیەکی زۆر و بەرچاو پشتیان بە داهاتی گەشت و گوزار بەستووە. ئێرە ئیستانبوڵە ئەو شاری نزیکەی 30 میلیۆن کەسی تێدا دەژی. لە مۆرزشدا چەندین میلیۆن گەشتیار لە ساڵانی ڕابردوو ڕووی تێدەکرد. ئێستا بەم جۆرێ سیمایەکی تەواو جیاوازی هەیە
کە ڕەنگە شەوی کودەتاکەی ساڵی 2015ش هێندە ماتەم دەرنەکەوت بێ. لێرە لە خواردتەمەنی 20 ساڵ و لە سەرو تەمەنی 6 ساڵ بە هیچ شێوەیەک ڕێگەیان پێنادرێ بێنە دەرەوەی ماڵەکانیان. زانیاری ئەوم پێگەیشت کە چەندین خێزان پارەیان خەواندووە لەلای چەند کۆمپانیایەکی گەشتیاری بۆ ئەوەی لە نەورۆز و مانگی نیسان و مانگی ئایاردا گەشت بۆ ئیستانبول بکەن، بەڵام ئێستا خەمیەوەیان هەیە پارەکانیان بفەوتێ. ئەم پیاوە خاوەنی کۆمپانیا و نووسنگەی گەشتیاریە لە ئاکسەرای ئیستانبول. ئێستا شوێنەکەی داخستووە، زیانێکی زۆری پێگەیشتووە. لەبارەی کێشەی ئەو خێزانانەوە دەڵێت ئەو پارەی زیاتر لە 15 خێزان و کاسبکاری لایە، دڵنیایان دەکاتەوە پارەکانیان نافەوتێ. کوردی خۆمان لە ئیستانبول هەندێکیان لە دۆخێکی خراپان، ئێوە وەکو سەرمایەدارێک وەکو خاوەنکارێک ئەتوان چیان بۆ بکەن؟ ئێمە لە خزمەتی هاوڵاتیانیان هەتا بە چواردەری خۆمانەوە ئەوەی کە لە عێراقەوە توانێت هاوکاری خەڵک بکە کردویانە. ئاگادارم چواردەوری ئەوەی کە فەقیر ڕۆژارە هاوکاری کراوە لە عێراق چامان لێرەش ئێمە داواکارمان لەوان لەو برادرانە هەیە، لەو خەڵکانە هەیە کە لە ماڵەوە ناتوان بێژێری ژیان بکەن. ئێمە لە خزمەتیان ئەتوانین هاوکاریان بکەین وەکو توریزم وەکو کوردێکی عێراق. ساڵی ڕابردوو بە بەراورد بە ئێستا ئەتوانین بڵێ زیانەکانتان چەندەیە کاک محەممەد؟ زیانەکانمان ئەگەرێتەوە بۆ زەرەری ڕۆژانە. زەری ڕۆژانە چۆنە؟ ئێمە بە تایبەتی لە عێراقەوە بۆ ئێرە مانگی 200-300 نەفەر هات بێرە سیاحەتێک کرد بە تایبەتی وتێل و کرێسەر لە ڕێی جەنابتانەوە، بە تایبەتی وتێل و کرێسەرە و دابینکردنی بلیت و دابینکردنی خان و شوکە ئەوانە بۆ ئێمە زۆر باش و بە تایبەتی ساڵی پێشوو من وەکو خۆم ڕۆژی 40 بلیت 25 بلیت 40 بلیتم ئەبڕی. ئێستا حالێنەوە تا یەک مانگە یەک بلیتم نەبڕیوە، تیارە نییە، هەمووی قەپاتە و دێ ئەوەش زەرێکی زۆر لە خەڵکی بە تایبەتی عێراق و تورکیا کەوتووە. عێراق و تورکیا بە تایبەتی تورکیا لەسەر سیاحەت و لەسەر گوزەرانی سیاحەتەژی بە تایبەتی ئیستانبول گەورە و بچووکی لەسەر سیاحەتەژی. ئێستا لەم حاڵەتە لەوانەیە زۆر کەس ڕۆژانە بتوانێت ژیانی خۆی دابینکە کە ئێستا ئەم وەزعاوی لاتۆ نەخۆشی کۆڕۆنا هەیە لەوانەیە لە ماڵەوە ژیانی بۆ دابین نەکرێت. بە تایبەتی ئەوەی کە خەڵکێکی زۆر لەوانەیە پارێکی دانابێت لە شەریکەکان بۆ سیاحەت بۆ زەمان داینابێت کە بگەڕێت یان بەبوونیەوە ئێمە ڕقم تەلەفۆن قەپاتە یا ئۆفیس قەپاتە داواکارم ئەمە بگەێنی بە خەڵک ئینشاءالله دەوام بکرێتەوە هەموو شتێک بەدڵی خەڵکە بێ و پشت بەخوای گەورە هەموو شتێک باشە بێ. ئەمە بگەێنە بۆ خەرەبووی خەڵکاکرێتەوە ئەو خەڵکاکرێتەوە لەوانەیە خەڵک غەڵەت پێبگا بڵێ پارەکەیان خواردم یا پارەکەمان ڕۆی یا پارەکە چووە کوڕگی شێرەوە. ئەمە بە تایبەتی ئەم قسەی من بگەێنە بە خەڵکی کوردستان ئەوەی کە پارەی لە شەریکانە و بە تایبەتی لای ئێمە ئینشاءالله هیچی نافەوتی و پشت بەخوای گەورە زۆرنەوەی لە یەوە پارەیان داناوە. بەڵێ ئێسنە 16 نەفەر 16 نەفەر. وا دیارە لە فەڕەنسایش دۆخەکە لە تورکیا ئەگەر خراپتر نەبێ باشتر نییە. میوانەکەم کە لە ڕێگەی ڤایبەرەوە گفتوگۆی لەگەڵ دەکەم چەند ڤیددیۆیەکی بۆ تۆمار کردوین لە هەرێمی ڤۆندێ ئاماژە بەو چۆڵیە بێوێنەیە دەکات کە هەرێمەکەی و فەڕەنسایشی گرتوتەوە. لە وڵاتی فەڕەنسا هەموو شوێنە گەشتیارەکان داخراون، تەنانەت ئەوەی هاتنی منیش بە شێوەیەکی نایاسایی ئەگەر پشگیرێکم پێ نەبێت ئەوە منیش سزا دەدرێم، بەڵام بۆ ئەوەی کە راپۆرتەکەی بەڕێز کاروان لە کەناڵ 24 نیشان بدرێ ویستم ئێرەتان پیشاندەم کە هیچ گەشتیارێکی لێ نەبووە و لێشی نابێت. ماوەی ڕابردوو بە هەزاران کەسی لێبوو. لەگەڵ ڕەوەز ڕاوچی گفتوگۆ کەم لە فەڕەنساوە و فەڕەنسایی کە ساڵانە نزیکەی 40 ملیۆن هاوڵاتی و گەشتیار ڕوویان تێدەکرد. کاک ڕەوەز ئێستا دۆخەکە چۆنە بەڕاستی لە فەڕەنسا؟ سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ ئێوەی ئەزمێت هیوادارم ویلایەتەکان تەندروست بن و خەڵکی کوردستان تەندروست و باش بن. لە ڕاستیدا ساڵانە ئەگەر تەمەنای گەڕانەوەی چەند مانگێک پێش ئێستا بکەین فەڕەنسا لە هەفتنی بەلێشاوی گەشتیار هێندە زۆر بوو، نە دەتوانین بە ئاسانی لە شۆپینێک مەگەزەنێک بە ئاسانی سەرەتاترین شتت و دەستکرد. ئێستا سەرباری هەموو ئەم بێدەنگجانی کە شەقامەکان و شوێنە گەشتیارەکانی و ناوچەیەوە هاوڵاتیان دوودڵنەوەی کە چۆن بێنە دەرەوە. ساڵانە لە 30 میلیۆن تا 40 میلیۆن گەشتیاری لەخۆ دەگرن. ئێستا ئەم گەشتیارانە نەک هەرنین، تەنانەت ئەم وڵاتش خۆیان
نەبوونەتە گەشتیاری ناوخۆی وڵاتە لەبەرەوەی جۆرێک لە تراژیدین یان بێدەنگ و قەبسکردنی خەڵک بە جۆرێکە کە مەترسی کۆرۆنا کۆڤید 19 وهای لێ کردوون کە نەتوانرێت بە ئاسانی بازاڕێکی ئاسایی بکەین. زۆر باشە کاک ڕەوەستۆ تۆ لە هەرێمی ڤۆندەی ڤیدیۆیەکت بۆ من نارد بەر لەوەی گفتوگۆکە بەدەست پێ بکەین لە کەناراوێک بووی بەس لەوە کرد کە لێرە لە دۆخی ئاساییەتانەت ڕێت نییە جی خۆت بکەیتەوە. ئێستا ئەو دۆخە چۆن ڤۆندێ هەرێمەکە چۆنە گوزەرێ نەخۆشی کۆرۆنای تا چەند هەیە باسێکی ڤۆندێم بۆ بکەیت. لە ڕاستیدا هەرێمی ڤۆندێ پێم وایە بە سەلامەترین شوێنە لە فەڕەنسا لەبەرەوەی کە سنووری بە ئیتاڵیا و سویسرا و ئەڵمانیەوە نیە و زای لۆکسەمبۆرگ. لە ڕاستیدا ئەو شوێنەی کە من لێ وەستاوم لەو دەریایە داران زۆر بە ئاسانی نەدەتوانی بگەی بۆ شوێنەی کە من بە ئاسانی دەتوانم ڕیکۆردی بشت لە یادەوەریەکانی خۆمی تێدا ئەو کارانە دەتوانی ئێستا بکەی بە ئاسانی بە چەند مانگێک پێش ئێستا و ساڵی ڕابردوو ژمارەی گەشتیار لە سنووری ڤۆندێ لە 12 میلیۆن تێپەڕی کرد. لە سەرچنار و هەرێمی ڤۆندێەوە بۆ هاوینە هاواری ئەحمەداو و سەرچاوی زەڵم ئەمانە دیمەنەکانی وەرزی پێشووتری گەشتیاری ناوچەکەن. ئەم دیمەنانەش دۆخی ئێستای هاوین هاوارەکەیە لە ئێرەش جاڵجاڵۆکە تەونی تەنیوە وا دیارە لە وەرزی گەشت و بەهەری ئەم ساڵ گەشتیاران دەست و قاچیان بە ئاوە سارد و سازگارەکەی ئێرە نەتەزیوە. دوکانەکان هەموو داخراون هەر دەڵێ ئاسەواری دوای وێرانەیە. لە لایەکی دیکەشەوە دەنگی کارکردنی شۆفڵێک ڕامان دەسڵەچێنێ و پێمان دەڵێ ژیان هەردەست پێ دەکاتەوە. خۆمان ئامادەکاریمان کرد بۆ ئەم نەورۆزە بۆ خەڵکانێکیش ئەم هەموو دوکاندارانە وەکو زاوا خۆی ڕازان بۆ بووکو ئەمانە کە خەڵکانێک بێتە ئێرە گەشتیار و بۆ سەرچاوی زەڵم و ڤایرۆسی کۆرۆنا وەڵا ئەمە ڤایرۆسی کۆرۆنا لە عەقڵی هیچ کەسێکان نەبوو کە شتێکی ئاوا بێ ئەوسا باوباکیانە قسەیەکیانە گەڕای ئاوە شتێکی وا بووە لە تەمەن ماشتیوان نەبووە بەڵام ئێمەش لە تەمەنما و تەمەنی باوباکیان شتیوان نەبووە نەخۆشیەک بێ هەمووی عالم بگرێتەوە هەمووی عالم گیرۆ دەبێت بەڵام تۆ لە ئیش بەردەوامی بۆ ئەوەی کاگەر ڤایرۆسەکە کۆنتڕۆڵ کرا خەڵک هاتن شوێنی هەبێ سیارەکەی ڕابگرێ ئیتر وەڵاهی لە گرفتە سەرنجەکانی سەرچاوی زەڵم بێگومان بەردەوام نەبوونی شوێنی سیارە بوو تەواو ئامادەکاریت کرد ئامادەکاریم کردبوو هەڵبەتە منیش ئەم ئیشە دەستم پێ کرد و یا دەستم لێ هەڵمەگرت و لەسەر ڕەزامەندی گەشت و گوزار وەگینا خەڵکانێکی تر و دوکاندارەکان و ئەمانە نەیانێ هێڵا ئەوەتە تەندروستی نەیێڵا لەبەر ئەم نەخۆشی نەیێڵا ئیش و کار بکەن و قەرەباڵقی بکەن و دوکان و شت بکەنەوەمانە هەڵبە هەرچەنێ هیچ گەشتیار ڕووی نەیتوانی ڕووکاتە سنوورەکە ئەمانە ئیتر منیش هەڵبەتە لەسەر ڕەزامەندی ئەوان دەستم کرد بە ئیشکردن الحەمدوللا ئەوە ئیشەکەم لە کۆتاییایە و تەواو بۆ ئەمانە خی گەورە پشتوپەنیا بێ ئەم بەڵاو مسیبەتەمان لە سەلابات با ئەم ڕەمەزانەیش لەگەڵ یا ئەڕۆی ئینشەڵا تاجر لەگەڵ بەڕێوەبەری گەشت و گوزاری پارێزگای هەڵەبجا بەڕێوەین بۆ سەرچاوی زەڵم ساڵی ڕابردوو 6,000 گەشتیار ڕوویان کردوتە سەیرانگاکانی ناوچەکە. ئەم بەرپرسەی گەشت و گوزار هیوەخوازە خاوەنی شوێنە گەشتیاریەکان هاوکاری کرێچیەکانیان بکەن. داوای بەخشینیش لە حکوومەت دەکات لە باج و زەریبە. خەڵکان ئێستا شوێنەیە مەتیایە لەوانێ دوکانێکی ڕێستۆرانتێک خواردنگەیەکی گرتوێ بەکرێ شوێنە کەپرێکی گرتوێ بەکرێ بە ڕێژەیەکی زۆر گرتوێتی شتێک بە ڕێژەی زۆرەکە لە 8 میلیۆنی تایە لە 2 میلیۆنی تایە لە 10 میلیۆنی تایە کە بەکرێ گیراوە ساڵانە بە گیرێک گیراوە ساڵانە ئەوی دەکاتەوە مانگی تەقریبان 4-5 مانگە بەڵام ئین ساڵ سفرە. من لێرەوە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان کەواوی هەموو شوێنە گەشتیارەکان کەوا بە بڕیاری حکوومەت هەرێم داخراون کەوا ئەو شوێنانەشی کە مڵکی شەخسین بە خەڵکانێ بەکرێ گرتوونی دوکانی هەر شوێنی گەشتیاری کەپرە داواکارین لە حکوومەتی هەرێم ئاسانکاری بکە لێ خۆشببوونێ بکە بۆ باج بۆ زەریبەیە ڕسوماتێک هەیە ئەم کاتانە کە بە بڕیاری حکوومەت ئەم شوێنانە داکراون و هەروەها داواکارشن لە هاوڵاتیان ئەوانەی کە ئەم شوێنانەیان داوە بەکرێ بە کۆمەڵی خەڵکانێکی کە ئەوان لەسەر ئەساسی ئەو نرخە کە گرتویانە ساڵی پارەکە بووە بەڵام وەکو ئێستا ئەیبینن جەناوتان گەڕاون هەموو شوێنەکان حەزمان دەکردیم ساڵی وەکو ساڵی ڕابردوو بووایە ساڵی ڕابردوو بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانی ئاسایش هەڵەبجە ئاسایش پۆلیس بەرگری شارستانی تەندروستی هەموو هێزەکان پێشوازیمان لە خەڵک دەکرد و خزمەت گوزماریمان پێشکەشە کرد بەڵام ئێستا جێگەی داخ ئەبێ
لە بازەکانە وەستی بڵێن داواتان لێ دەکەین لە ماڵەکانە بمێنەوە لەبەر سەلامەتی جەنابتان. زیارەکانی کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ بە 500,000 دلار دەخەمڵێنرێ. ئەوەش لە کاتێکدا ساڵی ڕابردوو نزیکەی 4 ملیۆن گەشتیار ڕوویان کردوتە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان، 1 ملیار دلاریش داهات هەبووە. لە کۆتایی ئەم پرۆگرامە لە سەرچاوەکەی زەڵمەوە ئەو پەیامە دووپات کرایەوە کە تا چەنە هەوڵاتیان زیاتر پابند بن بە ڕێنماییەکانەوە هێندە زووتر دەگەڕێنەوە بۆ سەیرانکردن بۆ هاوین هاوارەکان. هەندێک شوێنی هەرێمی کوردستان لە هاوینیشدا هێشتا بۆ سەیرانکردن دەمێنن، دەکرێت سەیران و خۆشی و شادیەکان لەوێ دووبارە درێژەی پێ بدرێتەوە. تا بەرنامەیەکی دیکە مولێک لە خۆشییا بن، خۆتان لەگەڵ.